هەموو دزەکان یەکنین پرۆژەی شانۆیەکە کە بەرهەمی نێوان دوو گروپە کە ئەوانش گروپی ستیج و هەروەها گروپی هەوارە و بۆ یەکەمین جاریشە هەمە ئاهەنگیەک یاخود کۆنتاکتێک یاخود شانۆیەکی هاوبەش و بەرهەمێکی هاوبەش لە نێوان دوو گروپی شانۆییدا. ئەم پرۆژەیە پرۆژێکی کۆمیدیە واتە شانۆیەکە شانۆیەکی کۆمیدیە و ماوەی 2 مانگە کاری تیاداکەن و بۆ یەکەم جارە لە شاری کەرکووک نمایشەکرێت. بەشێک لە هونەرمەندانی کورد لە کوردستان یاخود لە بابلین لە ئەوروپا ئەوانەی کە دانیشتووی ئەوروپان لەگەڵ هونەرمەندانی پۆڵەندا لە پرۆژەیەکی هاوبەشدا پێکەوە کارەکەن. کە پێویستی بەوەیە کە بۆ چەند سەعاتێک پێ بکەنێ یاخود لەو کێشە معاناتەی کە ڕۆژ زۆرترین بابەتەکانی کەرکووک سەرەکەی هەواڵی ناخۆشە بێموچەییە مەسەلەی شەڕە یعنی هەرچی لە سۆشیال میدیاوە سەیرەکەی بابەتی کوشتنە فڕاندنە ئەم بابەتانەوەی لە ئێمە کرد دوو گروپی شانۆوەکو گروپ شانۆی هەوار و گروپ شانۆی ستیج بیر لەوە بکەینەوە بەرهەمێکی کۆمیدی پێشکەشکەین زۆرترین ئەو هونەرمەندە زۆر باشانەی کە لە بابەتی کۆمیدیا ڕۆڵیان هەیە لە شاری کەرکووک بەشدارن لەم نمایش. ئێمە وەکو گروپی شانۆی ستیج بە هاوکاری گروپی شانۆی هەوار ئەمڕۆ یەکەم ڕۆژی نمایشی شانۆیی هەموو دزەکان یەکنین بەردەوامە بین تاوەکو سیوێکی مانگ لە غۆڵی سەنتەری ڕۆشنبیری کەرکووک شانۆیی هەموو دزەکان یەکنین لە نووسینی نووسەری تاڵی داریۆفۆیە دەقێکی کۆمیدیایی کۆمەڵایەتیە زیاتر ئامانجیە میشە ئیشکردنە لەسەر ئەو ژانرە کۆمیدیایی کە کۆمەڵگای کوردی کۆمەڵگای عەرەبی کۆمەڵگای ئێمە بەگشتی پێویستی بەم ژانرەیە بۆ ئەوەی یەکێک لەو ئامانجانەی کە بیپێچین هێنانە پێشەوەی بینەرە بۆ ناوهۆڵی نمایشی شانۆیی کە زۆرێک لە دەرهێنەرانی شانۆ لە هونەرمەندانی شانۆ لە ئەدیبان گلەی ئەویان هەیە کە بینەرمان نەماوە.